بەڕێز مەهدی عەزیزی بەڕێوەبەری ناوەندی توێژینەوە و ڕاگەیاندنی نگاهێنەوە لە تارانەوە لەگەڵما. بەڕێز عەزیزی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەو هێرشەیەکی ئیسرائیل بۆ سەر ئێران دەستی پێکرد بۆچی لەم کاتەدا بوو و ئایا بەر لەو ڕێککەوتنێک قەرار بوو بکرێت و ئەو دانیشتانەی کە ئەبێ لە نێوان ئەمریکا و ئێران لەسەر پرسی ئەتۆمی هەبێت ئایا ئامانجێکی تایبەت لە پشت هێرشەکانی ئیسرائیلەوەیە؟ باڵەمیوانەکەم لە تارانەوە لەگەڵما مەهدی عەزیزی بەڕێوەبەری ناوەندی توێژینەوە ڕاگەیاندنی نگاهێنەوە. من ئەمەوێ سەبارەت بە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران کاردانەوەکان و هاوکات وەڵام و بڕیارەکانی ئێران لە بەڕێز عەزیزی بپرسم ئەگەر دەنگم بێتە لایەن. ئەمێ بزانم بەڕێز عەزیزی بۆچی ئیسرائیل لەم کاتەدا هێرشی کردە سەر ئێران لە کاتێکدا هێشتا دانوستانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر پرسی ئەتۆمی کۆتایی پێ نەهاتووە بڕیار بوو جارێکی دیکە دابنیشن. ئامانجی ئیسرائیل لە هێرشەکەی بەرەبەیانی ئەمڕۆ بە دیاریکراوی چی بوو؟ بەڵام ئەسر بەخێر میگەم سەڵام میکنم. ئەو کاتتان باش سڵاوتان لێبێ سڵاو لە خۆتان و لە بینەرەکانتان. لە ڕاستیە ئیسرائیل ئەمانە لەگەڵ ئەمریکیەکان ڕێککەوتنیان هەبووە ئەمە بۆچوون و لێکدانەوەی خۆمە کە جوڵەیەکی دیبلۆماسیان کرد و کاتیاندایە ئیسرائیل بۆی کە خۆی حاضر کە هێرش بکاتە سەر ئێران. ئەمە با بڵین پێکەوە بەرپرسیارەتەکانیان دابش کرد پلانیان دانا. ئامانجەکە ئەوەیە کە ئێران بێتە سەر مێزی دانووسان و سازش بکە بەو شێوەیە کە خۆیان نەیانەوێت. کەواتە پێت وایە ئەو چەند گەڕەی دانوستان کە لە نێوان ئێران و ئەمریکا بەڕێوە چوو لە عومان تەنها کات کوشتن و یاریکردن بە کات بوو پلانێک بوو لە نێوان ئیسرائیل و ئەمریکا بۆی کەم هێرشەی ئەمڕۆ بکرێت؟ ئەمە بۆ چوونی شخصی خۆمە. ئەمریکیەکان دوو ئامانجیان هەبووە، یەکێکیان کات تەرخان بکەن، کات بکڕن با بڵین، و ئێران لە پێگەیەکی لاوازەوە بێتە سەرمێزی دانووسان و ئەوەی کە بۆی داناوە ئەمریکا و مەرجانە بەبێ بیرکردنەوە لەو پێگە لاوازەیەوە پەسەندیان بکە واژۆیان لەسەر بکات. ئەمریکیەکان دانووسان لە ژێر ئاگرا ئەکەن، واتە دانووسان لە ژێر ئاگرا بۆی کە گوشار لە عەرزی واقع گوشار بکەیتە ئێران و ئێران ناچار بکەی سازش بکە و زیاترت بداتێ لەوەی کە خۆتەتەوێ یا خۆی ئەیەوێ. گوێتان لێ بوو ترەمپ چێوت وتی 60 ڕۆژ مۆڵەتماندا بە ئێران و وتی کە ئیسرائیل هەماهەنگی و با بڵێن تێکەڵی و ڕاوێژێکی لەگەڵ من نەکردووە، بەڵام ئەمە نوکتەیە بەڕاستی شتی وە ناکرێ نابێ. ئەوەی کە کراوە هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران ڕێککەوتنی پشت پەردەی ئەمریکا و ئێران بۆ لە ڕووی سەربازی و سیاسیەوە. باشە بەڕێز عەزیزی ئاماژەت بەوە کرد کە ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوێت کە ئێران لە پێگەیەکی لاوازدا بچێتە سەرمێزی دانوستان. ئەم هێرشانەی کە ئەمڕۆکرا ئێرانی لاواز کرد، پێگەی ئێرانی لاواز کرد، وایە توانای وەڵامدانەوەی هێرشەکانی ئیسرائیلی نییە یا ناتوانێت بەهێزەوە بچێتە سەرمێزی دانوستان جارێکی تر؟ لە ڕاستیە ئەگە سەیری ناوچەکە بکەی فەرماندەکانی زۆر گەورە و پلە باڵامان لەدەستدا شەهید بوون و ئەمە دەستدرێژیەکی تەواو بوو بۆ ئێمە زۆر زەحمەتە. بەڵام چونکە کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی دامەزراوەیە و لەسەر شەخص بنیاد نەنراوە، ڕاستە فەرماندەکانمان گرنگن بەڵام ڕێڕەوی کۆماری ئیسلام لەسەر شەخصدا نەمەزراوە. دوای ئەوانیش کەسی دیکە هەیە و یەکسەر لە چەند دقەیەکە ئەتوانم بڵێم جێگرەوەکانیان دانران. ئەمە پەیامێکە بۆ هەموو دنیا کە تاران و ئێران دەستەوەسان بمێنێ، بەڵام خاڵێکی زۆر گرنگ کە هەیە ئەویشەوەیە وەڵامی ئێران وەڵامێکی زۆر تێکەڵە بێ.
بەڵێ زۆر ئاڵۆزە بێت واتە نابێ وا بزانین کە ئێران وەڵامی نابێ بە دڵنیاییەوە ئەمە شەڕە دەستی پێ کردووە تاران وەڵامی ئیسرائیل ئەداتەوە و ئەتوانم بڵێم دەقاتی ئەوەی کە ئیسرائیل کردی ئێران بە ئیسرائیلی نیەکاتەوە باش و ئەمە لە چەند کاژمێری داهاتوو ئەتوانە بڵێم لە چەند ڕۆژی داهاتوو لەوانەیە ئەم شەویان سبەی دەست پێ بکە بەڵام چەند ڕۆژێک ئەخایێنێ ئەوەی کە ئێران وتوێتی وەڵامێکی خێرە یەکلاکەرەوە توند و بەهێز دەبێ و بە شێوەیەک بێ کە هاوشێوەی نەبووە باشە بەڕێز ئەزیزی لە کاتێکدا ئێران دەڵێت وەڵامی وێرانکەر بە ئیسرائیل دەدات و لە زووترین کاتدا ئیسرائیل لە ئەم هێرشانەی کە کردوێتی پەشیمان دەکاتەوە لەلایەکی دیکەوە داوای دانوستان و ڕێککەوتن لە ئێران دەکرێت لەبارەی پرسی ئەتۆمی ئەو وڵاتەوە پێت وایە ئێران کام بژاردە هەڵەبژێرێت ئایا بەردەوام دەبێت لەوەی کە هەڕەشەی تۆڵەکردنەوە دەکات یا چێتە سەر مێزی دانوستان و بابەتەکە بۆ هەمیشەیەک لای دەکاتەوە خاڵێکی زۆر گرنگ یەکەم ئەگەر وەڵامی سەربازی ئەمە لەمە لێکدانەوەی خۆمە وەکو خۆی مێنێتەوە ئەم وەڵامە هەرە درێتەوە ئەگەر ئەمریکیەکان لە دانوسانەکانە ئەوەی کە ئێران ئەوێ بیدەنێ لەوانەیە سەقفی ڕێکەوتنەکە و کاردانەوەی ئێران کەم بێتەوە بەڵام ئەگەر وەکوتم بە دڵنیاییەوە ئێران 100% وەڵامەداتەوە لە هەردوو حاڵەتەکە ئەوەی کە ئەو هەوڵە دیبلۆماسیانشی کە هەیە بەڵام هەر وەڵامەداتەوە لە ڕوو سەربازیەوە باشە وەڵامی ئێران وتت وەڵامێکی ئالۆز دەبێت خێرا و ئالۆز پێت وایە لە چڕوێکەوە ئالۆزە و هێزی وەڵامدانەوەی ئێران لە چه ئاستێکدایە بینیمان کە بەرەبەیانی ئەمڕۆژ چەندین هێرش بۆ سەر ئیسرائیل لە خاکی ئێرانەوە ئەنجام درا بەڵام ئامانجەکانی خۆی نەپێکا هاوسەنگی هێز لێرەدا چۆن دەبینی لە نێوان ئیسرائیل و ئێران ئاساییە ئیسرائیل جغرافیایەکی سیاسی نییە کاتێک کەڵێن ئیسرائیل و قوارەی ئیسرائیل ئەبێ بڵین ئەمریکا ئەوروپا و هەموو ڕۆژاوا پشتگیریەکە بۆیە ئەمە توانای سەربازی ئیسرائیلەواتە کە تۆڵی توانای سەربازی ئیسرائیل ئەبێ حسابی ئەمریکا و ڕۆژئاوا هەمووی بکەیت کە هاوکاریەکەن و ئەمە ئەبێ لە بەرچاو بگیرێ بەڵام شتێک هەیە لە بەرامبەرە تاران ئێران بە دوای شەڕەوە نەبووە و دەستی بە شەڕ نەکردووە و کاردانەوەی بەهێزی ئێران ئەبێت بەڵام لەگەڵەوە شابێ بزانین کە دوو کۆمەڵگە و دوو بۆچوونی جیاواز هەیە یەکێکیان کە هێز گەلێک هەیە کە توانایەکی هەیە لەلایەکی دیکەوە لایەنی سەربازیە کۆمەڵگەی سەربازی ئێرانە کە دەیەوێت تا ئێستاش ئێران وڵاتێکی زۆر گەورەیە زۆر فراوانە و ئەوەی کە ڕژێمی سایۆنیستی کردوێتی ناوچەیەکی زۆر بچووکی ئێرانە ترەمپ خۆی وتی خاکی ئیسرائیل کەم ئەبێ فراوانی بکەیت ئەمەش پەیامێکە بەڵام توانا و جوگرافیای ئێران توانای موشکی ئەو گەلەی کە لە پشتێتی لە پشتێم ڕژێمەیە ئەمریکا حسابی بۆ ئەم شتانە کردووە دەیەوێت کە دەرزێ بخاتە بینی سیستەمی سیاسی و هەروەها گەلی ئێران باشە ئیسرائیل دەڵێت کە هێرشەکانی سنووردار نین بۆیە بەردەوام دەبن لەوانێت تا چەند هەفتەی دیکەش بخایانێتم هێرشانە پێت وایە لە ئەگەری بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل و بە ئامانجگرتنی ناوەندی گرنگی دیکەی سەربازی و ئەتۆمی لە ئێران دۆخەکە چی بەسەردێت ئەگەر ئێرانیش وەڵامی ئیسرائیل بداتەوە ئایا من نابێتە شەڕێکی بەرفراوان کە کاریگەریەکانی زۆر زیاتر لەوەی بێت کە تا ئێستا ئێران لە ئەنجامی بەرنامە ئەتۆمیەکانیدا بەسەری داهاتووە من پێم وان نییە ئیسرائیل بتوانێت بچێتە ناو شەڕێکی بەرفراوانەوە دوای حوتی ئۆکتۆبەر
لە غەزە تا ئێستاش نەیتوانیوە بارمتەکان ڕزگار بکات سەرڕای ئەو هەموو هێز و ئەوەی کە خۆی ئەڵێ هەمە ناوچەیەکی بچووکی وەکو غەزە ئەو هەموو خەڵکەی لێ کوشتووە 50,000 کەسی کوشتووە نەخۆشخانەکان قوتابخانەکانی هەموو وێرانی کردوون و سیاسەتی برسیکردنی خەڵکی دەست پێ کردووە بەڵام سەرکەوتنەکەی چی بووە چی کردووە ئیسرائیل بۆیە ئیسرائیل لە بەرژەوەندی نییە دەست بە جەنگی درێژمە و دا و فراوان بکە لەوانەیە لە بەرژەوەندی نەتانیاهۆ بێت و دەیەوێت هەموو ناوچەکە ڕاکێشێت و پەلکێشی شەڕی بکات بۆی کە تەمەنی سیاسی خۆی درێژتر بکاتەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڵام ئیسرائیل و ئەمریکەکان ئەمەیان ناوێت و بەدڵنیاییەوە ئەمە ڕۆژێکی خۆشە بۆ ئیسرائیل کە ئەم کارە تیرۆریستی ئەنجام داوە و پێی وابێ ئێران ئیتر ناتوانێت بەردەوام بێ ئەمە شتێکی زۆر هەڵێ ئێران بەردەوام باشە سپاس دەکەم بەڕێز مەهدی عەزیزی بەڕێبەری ناوەندی توێژینەوە ڕاگەیاندنی نێگاهێنەوە لە تارانەوە لەگەڵ کوردستان 24